خۆگرتنەوە لە دنیا. زوهد و خۆگرتنەوە لە زیادەڕۆیی لە دنیا و خۆشیەکانی ناوی یەکێکە لە بابەتە گرنگەکانی ناوبواری ئاینداری و بە درێژایی مێژووی قسەی زۆری لەبارەوە کراوە و ڕەنگە دەیان شێوەشی لە خۆی گرتبێت. شتێکی بەڵگەنەویستە کە هاتنی ئاین بۆ ئەوەیە مرۆڤ هاوسەنگ بکات، بەو مانایی لە نێوان ئەوەی کە دنیا هەموو غەمێکی بێت و بە پێچەوانەشەوە بە تەواوی پشت بکاتە دنیا شتێکی تر هەبێت وەک ڕێگەی سێم، بەو مانایی کە دنیاشی بێت بە پێی وسوڵێکی دیاریکرا و لەو لاشەوە خۆگرتنەوەی هەبێت وەک عەزم بەرزی و خۆ نەدانە دەست هەموو خۆشیێکی بێسنوور. کەواتە زوهد بۆی هەیە لە مانە دروستەکەیدا بریتی بێت لە هاوسەنگکردنی ژیانی ئینسان لە نێوان پێدراوە دنیایەکاندا، چونکە ئەگەر پێشکۆیی لەوەدا بێت کە پەلاماری هەموو شتێکی دنیا بدەیت و ڕووگەی ژیانت بریتی بێت لە چنینەوەی خۆشیەکانی دنیا، ئەوە خۆگرتنەوەش بە پێچەوانەوە و کەسایەتێکی سەنگین و هاوسەنگ بە مرۆڤ ئەبەخشێ. پرسیارەکە ئەوەیە ئایا زوهد چییە؟ تەسەورمان وابێ ئەم دنیاە خوای گەورە بۆ ئێمە دروست کردووە، خۆشیەکانی دنیا، لەزەتەکانی دنیا، ئاوەدانی دنیا، ئیسراحەتی دنیا، ئەمن و ئاسایشی دنیا. يعني حتى خوای گەورە لە سوورەتی قوڕەیشە منەت ئەخاتە سەر ئەو خەڵکی مەکە کە ئەطعەمەهم من جوع و ئامەنەهم من خەوف، کە هەردووکیان دوو چەمکی خۆشی ئەم ژیانن، یعنی ئەفەرمێت جوع و برسێتیم نەیەڵاون، یعنی دەوڵەمەندم کردوون و ئەمن و ئاسایشم بۆ دروست کردوون، کەوا هەردووکیان شتێکی مەطلوبە، یعنی ئەبێ ئێمە داوای بکەین. لەبەر ئەوە زۆر حەیفە کە ئێمە خەڵک تێبگاکەوە زوهد و دنیا نەویسی، یعنی فەقیر بین و هەژار بین و ئەمانە، حتا بۆ مەنسەب، يعني أبي إنسان هول بدا برسين منصبي هبه. عمر كوري خطاب لا إنسان شيء اعتيادي مكوى هول دا بوبا خليفة مسلمان، أبو بكر بوبا خليفة مسلمان. أبي إما يعني أواني كبناء دنياينو منصبي يعني هي وبلا منازان بجندلي بكاريان وبخلافي بكاريان أجر خوان شاك نبون أبي لا ببرينو إنساني باش بشتا أبي. وحتى يكل الدعاء كان عباد الرحمن أوي كخوايا يعني ممكن بجوري مسلمانان وجعلنا للمتقين إماما، يعني أبي أخوي ممكن بإمام وبيشوي مسلمان، يعني منصب مباحة مطلوبة، دولة مني وبارة مطلوبة، خوشي دنيا مطلوبة، بلام تنها إسلام هاتو أفرمي بشويك حلال بالرقاية الركوبيك داويبك. أمجا روجي كان حالتي عمري كوري عبد العزيز نامي كنو سيبو حسني بصير رحمة الله لبي كفرمي تو بياوي زور زاهدي، زور زاهدي، چونکە ئاوایە وەزە ئەوەیە ئەوش فەرمی وەڵامی یایە و بەنامێک فەرمی ئەی عومەر نەخێر من زاهد نیم، چونکە من پارەم نییە، هیچ منیە، فەقیرم، تۆ زاهدی کەوا پارەیەکی زۆر لە بەردەساوی بەڵام بۆ خۆت بەکاری نایەنی بۆ میلەت بەکارێنی. کەوا بوو مەسەلەی زوهد ئەوەیە کەوا تۆ دڵت زاهد بێ، ئینە با خەڵک پڕ بێ، با دەست پڕ بێ، با ماڵ پڕ بێ، با ماڵ ئاوەدان بێ، با ئاخر مۆدی لە سیارە هەبێت، با خانووکە و جوان بێ، با وڵاتەکە ئاوەدان بێ، با شەقامەکانی ڕێکوپێک بێت، هەمووی. بەڵام تەنها وەکو گەیلانی ئەفەرمێ المال في اليد يجوز وفي الجيب يجوز أما في القلب فلا يجوز. ئەڵێ با ماڵە هەبێ لە دەستا بێ، ماڵە هەبێ لە گیرفانتا بێ، بەس با نەچێتە دڵە، چونکە يعني حبي ماڵە نەبێت، چونکە ئەبێ ئەو ماڵە سەرفیکەی، بەڵام چووە دڵە و ئیتر تەنها بۆ خۆت بەکارێنیت و ئەمانە. لەبەر ئەوە ئێمە زۆر پێویستە ئەو چەمکە ڕاستکەینەوە، ئەبێ ئێمە هەوڵ بدەین هەموو مرۆڤەکان بەگشتی و بە تایبەتی ئیمانداران و مەنتیقەکەمان ئاڕاستە بکەین بەوەی کەوا ئێمە ئەبێ بەڕاستی دەوڵەمەند بین، بەڕاستی خاوەن مەنسەب بین، بەڕاستی پلە و پایەمان هەبێ، خۆشگوزەران بین، بەڵام هەمووی ئەمانە بەڕێگەیەکی حەڵاڵ و بە تایبەتیش زیاتر هەوڵ بدەین حکومڕانیەک و سیستەمێکی باشمان هەبێت ئەو پار و سەروەتە و ئەو سەروەتی میلەتە کە لە دەستی ئینسانی پاک و چاکا بێت، لە دەستی ئینسانی مسلمان و دەست پاک و دەم پاک و داوێن پاکا بێت، کە بە ڕێکوپێکی بە عەدالەت بەدادپەروەری بە شێوەیەکی ڕێکوپێک بەشی کا بەسەر ئەو خەڵکە. نەک تەنها ئێستا مشکلە ئەوەیە ئەو دنیا پەرستانە کە قورئان ئەفەرمێت فەلا تەغوڕەنەکم الحەیات الدنیا، یعنی بەوانە ئەڵێ کە ئێستا بە پارەی میلەت و بە ڕێگەی نادروست پایای ئەکەن و بۆ خۆیان و بەشی میلەتی لە نادێن. ئەگەر مسلمان مەطلوبە هەوڵ بدا پارە لە ژێردەستی ئەوا بێ، هێز و توانە لە ژێردەستی ئەوا بێ، بەڵام بە شێوازێکی ڕێکوپێک و عادل بۆ خەڵک سەرفیکە. ئەوەیە کەوا دنیا نەویسی، یعنی بۆ خۆت سەرفی مەکە، بۆ میلەت سەرفیکە، بەڵام بدبێ.
هاوکاری یەکتری. ئاینی پیرۆزی ئیسلام گرنگێکی زۆری بە بەرزکردنەوەی ژیانی هاوکاری یەکتری داوە. زۆرینەی بنەما شەرعیەکان هاندانن بۆ پێکەوە ژیان و هاوکاری یەکتری و جێبەجێکردنی ئیحتیاجی یەکتری. ژیانی کوردەواری ئێمە کە بەرەنجامی کارلێک و کاریگەری شریعەتی ئیسلامە لە هەموو بوارەکانی ژیاندا هاوکاری یەکتری دەبینرێت و خەڵکی ئێمە بۆ هاوکاری یەکتری بێقوسوور بووە. ژیان بەبێ هاوکاری ئەوانی تر و نزیک زۆر ئەستەمە. نەک مرۆڤ بەڵکو هیچ ڕۆح لە بەرێک نییە پێویستی بە هاوکاری ئەوانی دیکە نەبێ. ئەگەر وەکێک لە بەرچاو بگرین سەوز نابێت بەبێ ئەوەی زەویەک بۆ سەوزبوونی هەبێ و خۆر و ئاو و هەوایەکی پێویستە تاکو و نەشونومای پێ بکات. با بپرسین ئایا هاوکاری بە مانای چی؟ توانین بڵین هاوکاری تەنها مادی نییە. لەوانەیە کە ئەوە یەکسەر باسەکەی ئەوەی بێتەوە بزێن و مێشک و خەیاڵ کە هاوکاریەکە تەنها هاوکاری مادیە. زۆر جار هاوکاری بە مادە نیە. یعنی بۆ نمونە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم الکەلیمەۃ الطیبەۃ صەدەقە تەبەسمک فی وجهی ئەخیک صەدەقە. یعنی تۆ لەگەڵ کەسێکە کە بۆ نمونە کەسێکی غەمبار ئەچی بۆ لای سەردانیەکەی دڵدانەوەی ئەەکەی ئەمە خۆی بخۆی هاوکاریە. کەسێکی نەخۆش سەردانێکی هاوکاریە. یعنی بەیەکۆبوونە بەڕاستی. یعنی ئەتوانین بڵین یعنی تەنها هاوکاریکردن تەنها لە مادیاتان نییە بەڵکو لایەنە معنەویەکەشی بە هەمان شێوە کابرا کەسی وامان هەیە خود توانای ئەوەی نییە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی ئێوە ناتوان بە هەموو کەس بە یارمەتی مادیەکانتان هەموو کەس بگرێتەوە. بەڵام ئەهلەم ڕوانی ترەوە ئەتوانی بۆ نمونە کابرا عیلمێکی زانیاریی بەیەکی بگەێنێ وەزیفەیەکە کابراکە تازە چوە کەسێک تازە چوتە وەزیفەیەک و پێویستی بە معلومات هەیە تۆ بەخیلی نەکەی بیگەێنی پێی معلوماتی فێر بکەی. کەسێک لە ئێوە بۆ هاتووە کامێرەمانیەکە تۆ فێری ئەوەی بکەی کە تۆ چۆن تەسویرەکە ئەمە بۆ خۆی یەکێک لە یانی هاوکاری بەڕاستی. یەکیتر پێویستی بە هەر شتێک لە بوارەکانی ژیان پێویستمان بۆ هەی هەمومان هاوکاری یەکتر بین لە هەموو شتێکە. یعنی هەتا ئیمامێکی مزگەوت یعنی خەتیبێک کەسێک لە ناو مزگەوتە دێت پێڵە مامۆستاگەر وتارەکەت ئەم جمعەیە باسی ئەوە بێ ئەمە خۆی بۆ خۆی گیانی هاوکاری و یعنی ئەوێ بە ڕەحمی سەدر وەریگری زۆر جوانە زۆر دەستی خۆش بێ. یان ئەگەر ئەمە نەکردایە باشتر بوو ئەمە نەڵی باشترە ئەمە بڵی باشترە یا ئەمە بکەی باشتر. هەموو پێم وایە لە هەموو بوارەکانە هەر هەمومان پێویستمان بە یەکتری هەیە کە یەکتری تەواو بکەین لە بواری هاوکاریە. زەکات زەکات لە مانا جەوهەرەکەیدا بریتیە لە پاڵەفتەکردنی ئەو ماڵ و دارایەی کە هەیە. لە واقعیشدا بریتیە لە بەخشینی بڕێک لەو ماڵ و دارایەی کە لە بەردەستایە و بەسەر هەژاران و نەداراندا. زەکات لە ڕوانگەی ئیسلام و پێگەیەکی گرنگی هەیە و یەکێکە لە پایەسەرەکیەکانی شریعەتی ئیسلام. واجب و پێویستە بێت لەسەر ئەو کەسانی کە مەرجەکانی زەکاتدان ئەیانگرێتەوە. زەکات بە یەکێک لە بنەما ئابوووریەکانی نەودەسەڵاتی ئیسلامیش دانرێت و ڕێوشوێنی زۆر تایبەتیشی بۆ گیراوەتە بەر تاکو و مهمەی زەکات بگاتە شوێنی خۆی. زەکات حاڵەتێکی ئینسانی و ئیمانی گەورەش لە خۆگرێت ئەبێتە پێوەری هەڵسەنگاندنی ئاستی ویژدانی و ئەخلاقی تاچی دیندار. با بپرسینە ئەخۆ زەکات چییە و بەچی ئەگوترێت زەکات؟ زەکاتی سەرفیتر بە فەقیر و هەژارە درێ و حەدیسەکانی پێغەمبەر بڕیوێتی صلی الله علیه و سلم هەر کەسێ ئەو داهاتی کە ڕۆژانە مانگانە هەیەی بژێوی ژیان لەسەری ئەڕوا بەشی نەکا قەرزار ببێ پێویستی بە زیاتر هەبێ ئەوە فەقیرە بەبێ ئیسراف و زیادە ڕۆی تەبان. یعنی کابرا بۆ نمونە ملیۆنێکی ئەوێ بۆی مانگی خۆی و عایلەکەی ژیانی بەڕێوە بچێ لە ئێسا ئەو 500 هەیە 500 زیاتری دەست ناکەوە یا موچەیە یا کرێکاری یاچی 500 زیاتری نیە دەیمانە کەسە زەکاتی پێشی. بەڵام ئەگەر ملیۆنێکی بووە ملیۆنێکی ژیشەکەی بەڕێوە ڕوا زەکاتی پێ ناشێ یاکی ئەوە نەخۆی دەوڵەمەنە زەکاتە زەکاتی پێ ناشێ. یا مەسا زۆر جار لە لای کوردەواری ئێمە باسی بێوەژن و هەتی و کۆمەڵەش دەکرێ ئەوە پێوەەر نییە بۆ زەکات پێشیان. پێوەەر بۆی زەکاتی پێ بدرێ و بۆی بشێ ئەوەی هەژار بێ داهاتەکەی بەشی بەڕێوەبردننی ژیانی نەکا بە شێوەیەکی ئاسایی بەبێ زیادە ڕۆی و ئیسراف دەبن. ئەگەر ئەگونجە کابراایەک هەتی و بێ مناڵێک زۆر دەوڵەمەند بێ سەرەت و سامانێکی زۆری بۆ جێڵا بێ باوکی ئەگونجی ئافرەتی بێوەژن بێ مڵک و ئەملاک و کەسابەت و شتی هەبێ هیچ کات لەوانێ زەکات بە لەبەرەوە زەکات پێوەەر بۆی هەژاریە
عفو يعني سەرفیترە و یەکێکیش لەو سنفانە کە عومدەیە لە زەکاتە فەقیر و هەژارە فقرا و مەساکینە ئەوانش کە زەکاتیان پێشێ ئەم ئاەتەیە کە قورآن فەرمێ إنما الصدقات للفقراء والمساكين والعاملين عليها والمؤلفة قلوبهم وفي الرقاب والغارمين وفي سبيل الله وابن السبيل ئەم هەش صنف فەقیر و هەژار فقرا و مسکینی کردۆ بە دوو چینەوە کوڵی تۆزە فەرقیان یەکیان زۆر خراپەیەکیان کەمتر خراپە ئەوانەی کەوا کۆیەکەنەوە ئەوانەی کەوا قەرزار بوون لە شتێکی مەشروعە ئەوانەی ڕێبوار و مسافرن و پارەیان لێ بڕاوە ئەوانەی عەبد و کۆیلەن ئازاد بکرێن ئەمە تقریبا ئەم سنفانە زەکاتیان پێدێت کە هەش سنفن فقرا مەساکین عاملین عەلەیها ئەوانەی کۆیەکەنەوە وفي سبيل الله شي تمن بۆ مەسروفاتی جیهاد و علەمای ئەم سەردەماڵن هەشتێکی تریش خزمەت بە ئیسلام بکە لەگەڵ قەرزار و کۆی لە ئازادکردن و مسافر و ڕێبوارێک کە پارەی لێبڕابێ و لە وڵات و مەملەکەت وەم مهاجر و لێ قۆما و شتانە ئەم هەشت سنفە ئەگەر هەبوون زەکات دەدرێ بە هەر هەشت سنفیان طبعا ئەمەش لە کاتێکایە حکوومەت و دەوڵەت وەکو دەوڵەت ئیسلامی هەڵسێ بەم کارە و لەسەر ئاسی گشتی زەکاتە کۆ کات و کاتە توانین بڵێ یەکو ئەگەر وەزارەتێک نەبێ مدیریەتێکی گشتیە هەڵەسێ بەوەی لە هەموو شارێکە ناوی فەقیرەکان هەیە ناوی هەژارەکان هەیە مۆزەفەکان دیارن کۆمەڵێ مۆزەف لەو مدیرێتە ئیشەکەن موچیان لەسەر ئەوەیە خەڵکی قەرزار وشت یەن بزان کێ قەرزار بۆ لە شتی مەشروع و ئیسراف و شتی گوناه و ئەوانە نەبوو بێ ناوەکانیان ئەنووسرێ ئەنجا ئەوە ئیسە کۆی لەو شتیش نییە فی سەبیل اللهش بزانن ئەگەر غەزا و جیهادەکە پێویستی هەبوو لەو کاتە لەو ئیقامە لەبەرەوە ئێستا ئەتوانین بڵێ بە شێوەیەکی عەمەلی مادەم دەوڵەت پێی هەڵناسێ تقریبا دوو سنفی زۆر دیارە سێ سنفی فقرا و مەساکین کە نزیکن لە یەکەوە فی سەبیل الله کە بڵێن غێری جیهادیسە بۆ شتی خەیری تریش وەکو خەسەخانە و یارمەتی خەڵکی نەخۆش و شتێکی خزمەتی ئیسلام و بڵاوکردنەوە ئیسلام و مەدارسی شەرعی و ئیعلامێکی ئیسلامی ئەو جۆرە شتانە ئەو لەسەر ڕێی بەعزی عولەماکە لەم سەردەمایڵێن هەر ئەمانە ئەمێنێتەوە عاملین نامێنێتەوە مەگەر بە کەمی یانی شتی وا دەگمەنە مەگەر بڵێ دەستگایەکە بێ خۆی ئەو ئیشە بکاتوانین معاشری مۆزەفەکانی لەوە بدەین پاشانیش ئەم چوار سنفە ئەمێنێ فەقیر و فقرا و مەساکین فی سەبیل الله عاملین ئیتر غاریمینیش ئەگەر دەست کەوت قەرزارەکان ئەویش ئەتوانرێ پێیان بدرێ ئەگەر کەسێک تووشی زەرەرێک هاتووە معاش و شتی نەبووە نازەم نەخۆش کەوتووە بۆ عملیاتی قەرزی کردو ئەوانش دەتوانێت زەکاتیان پێ بدرێت دوعا وتراوە دوعا مۆخ و ناوەڕۆکی ئیمانە بەو مانایی تێکڕای ڕەگەزە سەرەکیەکانی ئیمان لە دوعا کۆ بێتەوە چونکە ئەگەر مهمە و گرنگی ئیمان بریتی بێت لە پەرستنی خوای گەورە وەکەوەی کە خوددا ئەوێت و داواکات لەوە تێگەین کە ئیمان لە ماناکردەیەکەیدا بریتیە لە پەرستشی خوای گەورە واتە عیبادەت عیبادەتیش بە مانای ئیحتیاجی مرۆڤ بە خوداوەند بۆیە لە دوعادا جگەلەوەی مرۆڤ ئاعتراف بە بچووکی خۆی لە بەرامبەر گەورەی خوددا کات کە دەستی احتیاجیش بەرزەکاتەوە و ئەپارێتەوە لە خوددا ئەی سەلمێنێک کە ئەو هەمیشە و لە هەر هەل و مەرجەکا بێت و لە هەر جێگە و مەقامێکا بێت پێویستی بە خوددا و پشتیوانی خوددا هەیە دوعا بە پاڕانەوە تەفسیر کراوە لە زمانی کوردیدا پاڕانەوە بە تەواوی مانە مرۆڤ ئامادە کات داواکاریە کە هەیەی بە باشترین شێوە داوای بکات پاڕانەوە بە تەنیا ئامادەیەکی جەستەیی نییە بەڵکو ئامادەیەکی ڕۆحیشە واتە لە پاڕانەوەدا مرۆڤ ئەوەندە حزورێکی ڕۆحی هەیە کە ئەتوانێت هەستی نزیک بوونەوەی لە خودای گەورە لە خۆیدا بەرجەستە بکات لەم بارەدۆخەشە کە ئێمە تیاژین زۆر پێویستمان بە دوعا هەیە سێرەکەی مەعیشەتی ژیانی خەڵق خەڵە فەقیر و هەژارە نەبووە سێرەکەی بە حەقەت خراپەکاری لە ناومانە زۆر ئەکرێ جیاوازی زۆر ئەکرێ لە ناومانە لەبەرەوەی ئالەم بارودۆخەدا ئێمە زۆر پێویستمان بە دوعا هەیە دوعاکرد بۆ چی؟ بۆ ئەو فیتنەیە کە ئێمڕۆ لە وڵاتمانە هەیە ئەو شەڕ و ئاژاوەی کە هەیە
بۆی کە وڵاتمان کوردستانمان ئیسیقرار وەربگرێ ئیسراحەت وەربگرێ چکو بە حەقەت ئێمە دوشمنانی ئاینی ئیسلام و بەتابەتی دشمنانی میلەتی کورمان لە کەمینان بۆی ئەو وەزعە ئاشتیە و خۆشی و تەبایی کە هەیە لە ناومانە هەڵیگرن جا بۆ ئێمە جێگەی خۆیەتی دوعاکانمان بۆ سەرکەوتنی ئەو برانەی کە دیفاعەکەن لەم خاکۆ نیشتمانە لە هەر شوێنێکە هەن بۆ نەمانی ئەو زوڵم مستەمە و تەفرەقە و دووبەرەکی کە هەیە بۆ ئەوەی کەوا ئەو سەرەت و سامانەی ئەو میلەتە کە هەیە بە عەداڵەتی دابەش بکرێ کابوو ئێمە کێشەکانمان زۆرە لەبەرەوە ئەو کەسێک کە دوعاکە جێگەی خۆیەتی بۆ ئەو بەڵا و موسیبەت و فیتنە و مەشاکیل و کوشتن و بڕین و تاڵانی و خراپەکاری کە هەیە لە ناومانە ئەو دوعانە بکە بۆ ئەوەی کەوا ئینشاڵڵا خوای گەورە ئەو دوعانە قبولکە بەتابەتی لەم دەی ئەخیرە ئەو شتانی کە هەیە نەمێنێ هەمیشەی داوا بکە لە خوای گەورە بڵێ یا ڕەحمان یا ڕەحیم داوا لێ ئەەکەین خوای گیان ئەو کێشە و مشکلە و ناڕەحەتیانێک کە هەیە لە ناومانە نەهێڵیت و بەڕاستی دوعاکردن لەم کاتەدا بۆ مردوەکانمان دوعاکردن بۆ هیدایەتی خەڵق دوعاکردن بۆ ئەوەی کەوا خەڵق بە ئیسراحەتی بژی جێگەی خۆیەتی ئێمە دوعای برا بۆ برا قبوڵە چکو پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام لە مەدینە ئەبێ عومەری کوڕی خەتاب دەیەوێت بچێ عومرە بکە لە مەکە پێغەمبەر سەڵڵەهو عەلەیهی وسەلەم فەرمووی عومەر فەرمی بەڵێ فەرمی ئەچی بۆ عومرە فەرمی بەڵێ فەرمی داوا لە یەکەم بێبەشمان مەکە لە دوعای خێر فەرمی قوربان تۆ داوای دوعای خێر لە من ئەەکەی فەرمی بەڵێ عومەری کوڕی خەتاب فەرمی سوێن بە گەورەی خوا ئەگەر هەموو دنیای من بیایە بەخێر ئەو وتم پێخۆش نەبوو کە پێغەمبەری خوا بە منی وت عومەری کوڕی خەتاب داوا لێ ئەەکەم بێبەشمان نەکەی لە دوعای خێر دوعاکردنی ئێمە لە مناڵ ئەو مناڵە هێشتا پاکە خاوێنە داوای لێ بکەین بە تایبەتی لەم چەند شەوانەدا کە دوعای خێرمان بۆ بکەن چکە عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەی لەسەر بێ جارێکیان بانگی مناڵێکی بچووکی کردوەتی داوا لێ ئەەکەم داوا بکە بە عومەری کوڕی خەتاب دوعام بۆ بکە سەحابەکان لە دەوری ئابنوتیان خەلیفە عومەر تۆ داوا لەو مناڵە بچکۆلە ئەەکەی دوعات بۆ بکە فەرمی دوعای ئەو مناڵە قبوڵە هێشتا خوای گەورە سزیلی بۆ بەکار نەهێناوە قەڵەمی بۆ بەکار نەهێناوە بۆیە جێگەی خۆیەتی ئەمن دوعا بکەم لەو مناڵە کە دوعای خێرمان بۆ بکە جا ئێمەش داواکارین لە خوای گەورە کە ئەم چەند شەوەی کە ماومانە بتوانین ئینشاڵڵا دوعایەکی زۆر بکەین و چونکو خوای گەورە لە قورئانە فەرمی ئەدعونی ئەستەجیب لەکم ئێوە بپارێنەوە لە منیش دوعاکانتان لێ قبوڵەکەم بە هیوای ئەوەی کە ئینشاڵڵا دوعاکانمان گیرا ببێ دوعاکانمان قبول ببێ خوای گەورە دەوری ڕەحمەتمان لێ بکاتەوە خوای گەورە تاعەت و عیبادەتی مانگی ڕەمەزانمان لێ قبولکە بە داواکارم لە خوای گەورە خوای گەورە یارمەتیمان بدە بەداویمان پێ ببەخشێ ئەم چەند شەوەی کە لە بەردەممانە ماوە بتوانین عیبادەت و نوێژ و تاعەت و خواپەرستی و قورئان خوێندن و ذیکر و تەسبیحاتێکی زۆری تیا بکەین بیکەین بە وەسیلەیەک بۆ ئەوەی کە ئینشاءڵڵا خوای گەورە دەوی ڕەحمەت لەم میلەتە مەزلوم و مەنکوب و فەقیر و داماوە بکاتەوە وأنقذ من الجهالة وأنار الأبصار وأحيا الضمائر والأفكار يا من تسمع كلامنا وترى مكاننا وتعلم سرنا وعلانيتنا لا يخفى عليك شيء من أمر